شيخ علي القرني كلو داعية فصيح زيرك مبلغاني دين كلولاتي حجازهن زۆر زەروریە و برا بەڕێزانەی کە لە عەرەبی شتێگەن شریتەکانی پێیاکەن و گوێیان لە دەرسەکانی بێت دەرسەکانی نەسیحەتی زۆر گەورەی تایە. عەلی القەرنی باسی باوچێگەکە کە کوڕەکەی شوانێتی بۆوە کرد، دوای کوڕەکەی ویستی لەگەڵ ڕەفیقەکانیا بڕوا و دوورکەوێتەوە لە باوکی، هەچوو بۆ شوێنێک بەبێ ڕەزامەندی باوکەکە. زۆری تکا و ڕجالێ کرد کە نەڕوە، وتی بابا ئەڕۆمە بم بە جوندیە، بم بە سەرباز. زۆری تکا و ڕجالێ کرد وتی کوڕم مەڕۆ لێم دوور مەکەوەرە، بەڵام هەر ڕۆیشت بەلاساری خۆی هەر ڕۆیشت و گوێی بە باوکی نەدا، بە دزیەوە کەسێکی تری کرد بە شوان و مەڕەکانی بەجێ هێشت و ڕۆیشت بوو ببێ بە سەرباز. کە باوکی بیستی زۆری دوعا لێ کرد، دوعای لێ کرد وتی خوایە شتێکی پێ بنوێنە، مەجبوری گەڕانەوەی لای خۆمی بکەیتەوە. دوای ئەم دوعایە زۆری پێنەچوو، کوڕەکە هەر لە ڕێگا پێشەوەی بگاتە سەربازێتێکە و ناوی تۆمارکەن بچێ بۆ مەشق، هەردوو چاوی چوەر بوو. دوای لە سەربازەکە دەریان کردوتیان تۆ بە کەڵکی سەربازی نایت چکە هەردوو چاو چوەر بووە. بەو دوو چاوە چوەرەوە گەڕایەوە بۆ لای باوکی. باوکی کە تەماشای کرد زۆری بەزەی پێ هاتوو، زۆری پێگوناح بوو کە دوعاکەی لێ کردووە. هەرە پاڕایەوە ئەی یا ڕەبی خوایە خۆزگە لە غەیری چاوی بووە، چونکە باوکەکە خۆشی چوەر بوو. شێخ عەلی قەرنیە فەرمێ ئەم پیاوە باوەشی کرد بە کوڕەکەیە و بە زمانی چاوی کوڕەکەی ماچ کرد، زمانی بە چاوی کوڕەکەیە هێنا و چووە سوجدە. ئەوەندە پاڕایەوە دیسان هەستایەوە و زمانی بە چاوی کوڕەکەیە هێنا، هەر چووە سوجدە و زمانی بە چاوی کوڕەکەیە هێنایەوە. دوای ئاخر جار کە لە سوجدە سەری بەرز کردەوە سەیری کرد، هەردوو چاوی چاک بۆتەوە، بە شەرتێ خۆی چوەر بوو.